لە کاتێکدا لە ناوخۆی هەرێمدا گرفتی گەورە هەیە لەگەڵ نەبوونی کارەبای نیشتیمانی، بەڵام بەشێک لە کارەبای کوردستان بە عێراق دەفرۆشێت و حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامادەنیە کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم دوو پارتە لە هەرێمی کوردستان کارەبایان وەکو هەر کارتێکی دیکە کردووە بە بازرگانی و لە پاڵ چەند کاژمێرێکی کەمی کارەبای نیشتیمانی بە مۆریدە بازرگانیەکان کەمی کارەبا پڕ دەکەنەوە. وتەبێژی کارەبای سلێمانی دەڵێت سلێمانی پێویستی بە 1600 مێگاوات کارەبا هەیە، بەڵام 600 مێگاواتی بۆ دابین کراوە. کارەبا لە حکومەتی هەرێمەوە ئەچێتە بڵێن حکومەتی مرکزی بەڵێ کارەبا ئێمە ئەدەین بەوان، بەڵام ئەو بڕە کارەبایە ئەو بڕە کارەبایە نییە کە ئینتاج بکرێ بۆ هاوڵاتیان. ئەگەر بێت و نەدرێ بەوان ئەو بڕە کارەبای ئینتاج ناکرێت. بۆچی؟ لەبەروی سوتەمەنی تەواومان نیە ئێمە ئینتاجی بکەین، ئێمە سوتەمەنی لە بەغا ئەسێنین. ئێستا ئێمە 6 یونیتمان هەیە کەوا حاڵی حاضر لەسەر دیزڵی بەغا ئیشەکە، لە بەغاوە دیزڵی بۆ دەیشی پێکە. سوتەمەنیمان بۆ نێرن بە ئیتفاقێکی معەیەن ئێمە کارەباکە دەین بە بەغا، هەم لە پارەکەی ئیسفادەکرێ بۆ پرۆسەکانی کارەبا پرۆسەکانی تر، هەم ئێمە لە غەرامەی ملیۆنەها دۆلار لە مستەسمیرەکان نەجاتمان نەبێت، لەبەرەوە لە 3 جێوە ئیسیفادەی هەیە. بۆیە ئێمە ئەو ئیشەمان کردووە، ئەو کارەبایەمان با بڵێنداوە بە بەغا. ئەم ساڵی 2008 ئەگەر بێت و ئەم حکوومەتە کێشەی ئاو کارەبا کارکردنەکە ئەم حکوومەتە عەقب بەرپرسانی پارتی وێچێتی زۆر بەڵێنی باشبوونی کارەبایان بە هاوڵاتیاندا و چەندین بانکەشەی هەڵبژاردنیان بە بەڵێنی نادروست پێبەڕێ کردووە. ئێستاشی لەگەڵدا بێت بە پێوەری زیرەک و پریپەید و کەمکردنەوەی ئەمپێرەکانی کارەبا نەیانتوانیوە گرفتی کارەبا چارەسەر بکەن. بەڵێنەکانی ڕابردووشیان تەنها قسە بوون. کۆمەڵێک بۆ بەرهێنەر هەیە کە کارەبا بەرهەمە هێنن و گرێبەستیان هەیە و لەگەڵ حکوم بە پارێزگەکانی عێراقی فرۆشن کە بریتە لە کەرکووک و مووسڵ ئێستا بەشێکیش لە دێبەدیا لە ئەفرۆشتێت. لەبەرەوە حکوومەتی هەرێم نێو کۆمپانیەکانی بەرهەمێنەری کارەبایە کە گرێبەستیان هەیە و عەقدیان هەیە کردووە و کارەبا بە حکوومەتی هەرێمە بە حکوومەتی عێراق ئەفرۆشن. ڕەنگە توانای کڕینەوەی نەبێ بەهۆی کەمی بودجە و ئەوەوە سەبەبەکەی ئەوەیە. ماترسیەکان لە سەرکەرتی گشتی ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبێت و زۆربەی کەوتۆتە دەستکەرتی تایبەت. پرسیارەکەش ئەوەیە کێن ئەوانەی کاراسانی بۆ بازرگانەکان و بەرهێنەکان دەکەن و هێندە سەرمایەکانیان زیادی کردووە حکومەت مەجبوریان بووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.